بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وأصلي وأسلم على سيد الأولين والآخرين نبينا محمد وعلى آله وأصحابه ومن اهتدى بهديه واستنى بسنته إلى يوم الدين. أما بعد، أبو شجاع رحمه الله تعالى ديت باسي تيمم لفرمي فصل: وشرائط التيمم 5 أشياء. شرطكاني جائز بوني تيمم یەک لەم پێنجانەیە. هەڵبەتمە بەستەوە و پێنجە هەمووی پێکەوە کۆبوو بێتەوە، بەسپی حاڵەتەکانیەتی. لەبەرەوە دەزانن دەستنوێژگرتن بە ئاو ئەسڵە، ئینسان دەبێت بە ئاو دەستنوێژ بگرێ، کە یەک لەم حاڵەتانەی توش بوو ئەنجا دەتوانێت تەیەموم بکاو ئاو بەکار نەهێنێ. یەکەمیان وجود العذر، عذریی هەیە بسفر أو مرض، لسفر دايو آوي دزناكوي أو مرض يا نخوشة، لبر نخوشي ناتواني آو بكار بيني. جاب رزان قضيتي من بابتك التقسيمات زوره يوام ويا بوردي أقادار تقسيمات بن دوايش دتوان خوتان لسر قريك هريكتان أو تقسيماتان دوباره بكنو. بنسبة سفره عزيزان، هر کات ئینسان لە جێگایەک لەبەر نەبوونی ئاو تەیەممومی کرد کە غالیبەن بە زۆری ئەو جێیە ئاوی لێیە، بەڵام ئەو کاتە ئەو ئاوی دەست نەکەوت، تەیەمموم دەکا و نوێژیش دەکا، بەڵام دوایی کە ئاوی دەستکەوت نوێژەکەی بەدەست نوێژەوە دووبارە نەکاتەوە. هەر کات ئینسان لە جێگایەک کە غالیبەن ئاوی تێدا دەست دەکەوێ، وەکو شار سبحان الله ئاو نەبوو، یان لە دەشتاییەکی بە ئاو کە غالیبەن ئاوی لێیە، ئاوی دەست نەکەوت تەیەمموم دەکا و نوێژ دەکا، بەڵام دوایی نوێژەکەی دووبارە دەکاتەوە بە دەست نوێژ کە ئاوی دەستکەوت. بەڵام هەر کات ئینسان لە جێگایەکدا لەبەر نەبوونی ئاو تەیەممومی کرد کە غالیبەن بە زۆری ئاوی تێدا دەست ناکەوێ، وەکو سەحرایەکی کاچی بە کاچی، تەیەمموم دەکا و نوێژیش دەکا و دواییش نوێژەکەی دووبارە ناکاتەوە. ئەوە خاڵی یەکەم بەڕێزان، وازحە؟ هەردووشی ئەو باس سەفەر بوو، باس سەفەر یا حەضەر، هەمووتمان هەر شوێنێک. مثلا شار عادەتەن ئاوی لێیە یا لێی نییە، لەو فەڕەزا لە شار سبحان الله ئاوی دەست نەکەوت، کابوو تەیەمموم دەکا، بەڵام دوایی چی؟ دوایی بە دەست نوێژەوە نوێژەکەش دووبارە دەکات، چونکە شار جێگایە کە غالیبەن ئاوی تێدا دەست دەکەوێت. باشە؟ بەڵام بە زۆری حاڵەتەکان سەفەر دەگرێتەوە، ئەگەر وتمان هەر جێگایەک. ئەنجا لە ئێستاوە بزانن لە هەر جێگایەک ئاوی دەست نەکەوت، بەکڕین بە هەمان نرخی خۆی هەبوو واجبە بیکڕێ، بە هەمان نرخی خۆی. یعنی دەبێت ئاو بە 250 دینارە، بە 250 دینار دەستی کەوت دەبێ بیکڕێ، واجبە لەسەری بیکڕێ. بەڵام ئەگەر زیاتر لە سعری خۆیان لێ داوا دەکرد، بەمعنەوە ئیستیغلالی دەکەن، دەزان ئیشی پێێتی، واجب نییە لەسەری بیکڕێ، واجب نییە. یعنی ئەگەر هەر ویستی دڵی ئاو بخواتەوە دەڵێن بە 1000 دینار، بە 1000 دینار نەبێ نادەمێ. ئەگەر ویستی دڵی ئاو بخواتەوە لی دەکڕێ، بەڵام واجب نییە لەسەری، تەیەممومیش بکا قەینە. وازحە؟ ئەوە دەربارەی نەخۆشی ئەزیزان، ئێمە ترسی نەخۆش کەوتنمان هەیە، دەترسێ نەخۆش بکەوێ، یان ئێستا بالفعل نەخۆش. نەخۆشی خەلەلێک دکتۆر وتیتی ئاو بەکار نەهێنی، ئێستا بالفعل لەناو خەلەکەدایە واقعە. ئەوەی کە ئێستا نەخۆشە دەترسێ ئاو بەکار بهێنێ، نەخۆشیەکەی تونتر ببێ، یا درەنگتر چاک ببێتەوە، یا ناشیرنیەکی زەق بەسەر ئەندامیکی وەکو دەستیەوە بەجێ بمێنێ،
ئاو بەکار نایێنێ تەیەموم دەکا و دواییش نوێژەکانی دووبارە ناکاتەوە ئێستا خۆی بالفعل نەخۆشە ناتوانێت ئەوە بەکاربێت بەڵام ئەوەی لە ترسی ئەوەی نەخۆش بکەوێ ساردە زۆر زۆر ساردە دەترسێ ئاو بەکار بهێنێ نەخۆش بکەوێ لە ترسی نەخۆشی تەیەموم بکا ئەوڵێن ئاو بەکارمێنن نەوەکو خوا نەخواستە نەخۆش بکەوی هەڕۆحت دەرچێت بەڵام دوایی نوێژەکەت دووبارە دەکەی کەوابوو ئەمە نەخۆشیمان هەیە لەگەڵ ترسی نەخۆشیمان هەیە ئەوە لە ساردیش دواییدی بەڵام لەو حاڵەتەدا ئەگەر بتوانێ ئاو گەرمکە ئێستا ئاو ساردە بەڵام ئەگەر بتوانێ ئاگر بکاتەوە و ئاو گەرمکە واجبە لەسەری ئاوکە گەرمکە کە ئاوی گەرمی دەستکەوت کە جەو گۆڕا کە ئەو ترسی نەما نوێژەکەی دووبارە دەکات دووەمیان وەدخول وەقتی الصەلاة لەبەروی بەڕێزانم تەیەموم بێدەستنوێژی لا نابا تەنها نوێژ حەڵاڵ دەکات تەیەموم نوێژ و ئەوەی لە حکمی نوێژدایە حەڵاڵی دەکا بۆیە بۆ ئەوی نوێژی نیوەڕۆت بۆ حەڵالکە خۆ دەبێت کاتی نوێژی نیوەڕۆ هاتبێ بۆیە دەبێ هەم بە دوای ئاودا گەڕانەکەی هەم تەیەمومکردنەکەیشی لە وەقتی نوێژەکە دابێ ودخول وقت الصلاة كاتي نوێژەکەیشی هاتبێ وطلب الماء ئەگەر گومانیشی هەبوو کە ئێرە ئاوی لێیە یا لێ نییە دەبێ بە دوایدا بگەڕێ طلبی ما بکە بەڵام ئەگەر دڵنیا بووە من شارەزان بابە ئاوەدانی خۆمانە من دەزانم دڵنیام ئێرە ئاوی لێ نییە گەڕان واجب نییە ئەگەر دڵنیا بوو ئاوی لێ نییە پێویست ناکا بگەڕێ ئەگەر دڵنیا بوو ئاو هەیە بەڵام لە 2 کیلۆمەتر و نیو دوورترە واجب نییە بۆی بڕۆ نزیکتر بێ دەبێ بۆی بچی مەگەر ترسێک هەبێ نا ئەوە گومانە بەڵام ئەگەر حەستی کرد ثقەی متمانەی پێی کرد دەچێ ئەگەر گومانی هەبوو دەگەڕێ لەو جێگانەی دار و دەختی تێداشین بووە دەچێتە بەرزاییەکان تەماشا دەکا چوار دەوری خۆی چوار دەوری ڕەحل و کاروانەکەی دەگەڕێ دەبێت تەلەبی ئاویش بکە نە لە خۆ بڵێ لی نییە لی گەڕێ نا وطلب الماء یا جاری وا هەیە ئاو هەیە بەڵام دڵێ وتعذر استعماله نەتوانێ بەکاری بێنێ وەکو لە ترسی نەخۆشی یا لەبەر سەرما کە حاڵەتەکەیمان باس کرد ئاو هەیە بەڵام ناتوانێ بەکاری بێنێ يتعذر استعماله بو استعمالي بو بكاناني عذرية ناتواني بكاري بين واضح شيخ وإعوازه بعد الطلب طاو كري خالص شوارم يا طلبي آوي كرت بلام عوزو حاجتي بو آوه هيا چه خويتي نويتي ني خواتو دخنچيلتينا يا كاري چي دي كي بيتي يان بو آوداني مرۆڤێکی دیکە یان ئاژەڵێکی دیکەیەتی کە محتەرەمن مەبەستیش لە مرۆڤ یا ئاژەڵی محتەرەم ئەوەیە کە کوشتنی حەڵاڵ نەبێ یعنی کافرێکی حەربی لەگەڵە ئەوە خۆی کوشتنی لەسەرە هەر ئەوە خۆی کوشتنی لەسەر لەبەر ئەوە تەیموم دەکا ئاوەکە ناداتە ئەو وأنا حاڵەتی استثناءات فەرقی هەیە طەماحی لەوەیدا هەیە وەڵڵی ئەو چاکەی لەگەڵ بکەم من دەزانم مسلمان دەبێت ئەوە جیاوازە ئەمە استثناءات باز ناکەین ئەسڵی باسەکە باز دەکەین کافری حەربی خۆی کوشتنی لەسەرە لەبەرەوە خۆی ئاوەکە بەکاردێنێ نایداتەوە ئەمە وتمان ئەسڵە یا ئاژەڵی محتەرەم یعنی مەسەلەن سەگێکی ڕاگرتووە بێ مەبەستی حێراسەت سەگ بەڕێزان بەس مەبەستی حێراسەت بە پاسەوانی حەڵاڵە ڕابگیری سەگێکی بۆ جوانی ناوە ئینەما دەبێت دەست نوێژ بگری بەڵام غەیری ئەوە ئاژەڵی محتەرەم حتا گورجیشی هەیە لەو سەحرایە مثلا سایە یان ئەسپەکەی یا شتێ لەو بابەتە دەیداتەوە خۆی تەیەموم دەکات کەوا بوو ئەگەر ئاویشی پەیدا کرد بۆ خۆی یا بۆ مرۆڤ یا ئاژەڵێکی محتەرەم کە کوشتنی جائز نەبێ
کاری پێی بوو دەیداتە ئەوان و تەیەموم دەکات نوێژوشیش دووبارە ناکات. طبعا ئەگەر ئەو جێگانەی پێویستی بە نوێژ دووبارەکردنەوە بوو ئینشاءالله پێتان ڕابێن لەبەرەوە کە دەنگم نەکەی نوێژ دووبارە ناکات وەکو حاڵتەیە. پێنجەم شت کە بۆ تەیەموم مەرجە والتراب الطاهر خۆڵێکی پاک کە وله غبار غباری هەبێت تۆزی هەبێت تۆز. طبعا خۆڵ شتێکە و تۆز شتێکێ دەزانن وانە تۆز هۆی کەها بەدەستەوە دەنووسێ ڕێک یا وەکە لەبەر خۆر ئەوە لە شتێک دەری هەڵدەستێ ئەوە تۆز ئەوە کە لەسەر ڕووی شت دەنیشی دڵێک خۆڵێک کە تۆزی هەبێ خۆڵێک کە تۆزی هەبێ. فإن خالطه جص أو رمل ئەگەر تێکەڵی ئەو خۆڵە ببوو گەچ جەسیشی بێڵان هەروە ئەو ڕەملون یا لەم یوجزی بەس نییە کافی نییە نابێ. بەڵام گوتویانە ئەگەر لمەکە تۆزی هەبوو کوڕینە نازانم ئێوە هەر لمی لمتان بینی بێ کە ئاوا بەدەست یارەکەی و بەردەبێتەوە هیچ کەنەوە دەست هیچی پێ نەنووساوە کە لم زۆر جار تۆزی نییە هەر هەمووی بەردەبێتەوە نەدبینی وانی ئەوەی کە بەحروشتیان هەیە لمیان زۆرە کابرا کێشیدا دانیشت و نەجلیش پیس دەبێ و نە هیچ بەجلی شەوە دەنووسێ و هیچ نییە ینی تۆزی نی. بەڵام ئەگەر ڕەملەکە لمەکە تۆزی هەبوو ئاسایی. بەڵام ئەگەر جس یا ڕەملێک کە تۆزی نییە ئەوە تێکەڵی خۆڵەکە بوو لەم یوجزی نابێ. کەوا بوو ئێمە بە کورتی حاڵاتی تێموم و دووبارەکردنەوەی نوێژ و دەستنوێژمان ئاوا لێ کرد. حاڵی دیکەشی ئینشاءالله پاڵزیان دەکەین. یا ئاو هەیە بڕێزان یا ئاو نییە. کە ئاو نییە ئەگەر لە جێگایەکدا ئاو نەبوو کە غالیبەن ئاوی تێدا دەست دەکەوێت تەیەموم دەکات نوێژەکەی دووبارە دەکاتەوە وانە یا لە جێگایەکە کە غالیبەن ئاو نییە ئەوە تەیەمومیش دەکا و دوای نوێژەکەشی دووبارە ناکاتەوە. یا ئاو هەیە بەڵام لەبەر یەک لەم مەبەستانە ناتوانێت بەکاری یا نەخۆشە واقعەن تەیەمومیش دەکا و دوای نوێژەکەی دووبارە ناکات. یا ترسی نەخۆشی سەرمای هەیە تەیەموم دەکا و نوێژی دەکا و دوای نوێژەکەی دووبارە دەکاتەوە. یان لە ترسی دز یا چەتە یا شتێ لەو بابەتە ناتوانێت بچێتە سەر ئاوەکەشی لێوە نزیک بەڵام لە ترسا ناتوانێت ئەوە نوێژەکەی دووبارە ناکاتەوە. یان ئاو هەیە بەڵام بۆ خۆی یا بۆ مرۆڤێکی دیکە یان بۆ حەیوانی کە محتەرەمن کاری پێێتی ئەوەش نوێژەکەی دووبارە ناکات. ئەو حاڵتە واضح شيخ الحمد لله. والتراب عفوا وفرائضه فرائض تيمم واجبكاني تيمم أم تشوارن 4 أشياء. يكميان النية بەڵام نیەتی لابرنی بێدەستنوێژی ناهێنێ نیەتی حەڵالکردنی نوێژ دەهێنێ نیەتی ئەوەیە نوێژکردن بۆ خۆی حەڵال دەکات. ومسح الوجه ومسح اليدين مع المرفقين ئەوە لە مەذهبی ئێمەدا مەسحی دەموچاوی دەکا و دەستی بە تۆز دەکاتەوە هەردوو دەستی مەسح دەکا مع المرفقين یعنی بە ئانیشکەکانیشەوە والترتيب ودەبێ ئەو تەرتیبەش بپارێزی دەموچاوی سەرەتا مەسحکە ئەنجا دەستەکانی واضح بەڕێزان ئەمەش واجبەکانی. وسننه 3 أشياء سنتەکانی تەیەموم سیانن التسمية بسم الله کردن لەسەرتا وتقديم اليمنى على اليسرى پێشخستنی ڕاستی لە دەست بەسەر چەپدا والموالاة کاتی زۆریش نەکەوێتە نێوانیانەوە بۆ ئەندازەی ئەگەر ئاو بواە دەموچاوی وشک نەبوایەوە مەسحی دەستی بکە حساب کە ئاوە علەمان دەڵێن نقدر الممسوح مغسولا لێرە چۆن موالا ئەمە لە موالا لە دەست نوێژ دەمان گوت و ئەندامەکەی کە وشک نەبێتەوە ئەوەی دوای ئەوە بشوە بڵێن حساب کە شوشتوتە لێژەوەی وشک بێتەوە ئەندامەکەی دیکەن مەسح بکە.
کاو بەڕێزان ئێمە لە مەوزوعی جەبائیر ئیشمان بۆ ملاحەزەیە دەبێ ئەندامەکانی تێموم چی و چین تەنها ڕوخسار و دەستەکە ئەندامەکانی تێموم دوانن ڕوخسار و دەستەکە والذي يبطل التيمم 3 أشياء ئەوەی تێموم بەتاڵ دەکاتەوە سێشتە یەکەم ما أبطل الوضوء هەرچیەک دەستنوێژ هەڵوەشێنێتەوە تێمومیش بەتاڵ دەکاتەوە هەرچی دەستنوێژ بشتێنێ تێمومیش بەتاڵ دەکاتەوە دووەمیان ورؤية الماء في غير وقت الصلاة بینینی ئاو یا زەوال و نەمانی عوذرەکە پێش ئەوەی نوێژدا ببەستێ پێش ئەوەی نوێژدا ببەستێ ئەزیزانم کە نوێژی دابەستاو حاڵەتەکەش لەو جۆرە بوو دووبارەکردنەوەی نوێژی لەسەر نەبوو واجب نیە نوێژەکە ببڕێ و بچێ دەست نوێژ بشوە ئاو بەکارمێنێ یانی یەکێک تێمومی کردو نوێژی دابەستا حاڵەتەکەشی لەو حاڵەتانە نەبوو ئەها دەمانگوت دوایی دەبێ نوێژەکەی دووبارەکاتەوە ئاویشیان هێنا ئاویشی بینی یا عوزرەکەیشی راچوو تازە تاو نوێژی دابەست و واز بە شەرعەکەی بەجێهێنا هیچ لەسەری واجب نییە نوێژەکەی ببڕێ بەڵام ئەگەر ئەو نوێژە لەو جۆرە بوو کە دوایە دەمانگوت هەر دەبێت دووبارەکەیەوە جا بۆ هاوێ بۆ منە نوێژە بکەم و دوایش بە دەست نوێژەوە دووبارێکەمەوە ناوەڵا ئێستا یەکسەر بە ئاو دەست نوێژ دەگرم و ئەو نوێژەی ئێستام دەبڕم بە دەست نوێژەوە نوێژەکەم دەکەم یان پێش دابەستنی نوێژەکەی پێش دابەستنی نوێژەکەی ئاوی دەستکەوت دەبێت دەست نوێژ بگری ئەوە وازح ببینن هیچ جزئیەتێکی تێدا نییە ئاڵۆز بێ بە جۆرەی تینەگەین بەڵام بەس تێکەڵ و پێکەڵ دەبن بەجیاکردنەوە تەقسیمات کای ئەحمەدێکی دوایانێ حل دەبێت إن شاء الله تعالى ورؤية الماء في غير وقت الصلاة هم والردة طابنا ماندا مرتد بوونەوە هەڵگەڕانەوە لە دین چونکە تێموم ڕوخسەتێکی خوایە سبحانه وتعالى ئینسان کە لە دین دەرچوو هاتەوە ناو دین سڵمان بووە ئەو ڕوخسەتەی لە گردن نامێنێ تێمومی نەماوە بەڵام ئاگاتان لێبێ دەستنوێژ و غوسل بە مرتد بوونەوە هەڵناوەشن یعنی دەستنوێژی هەیە خوا پەناماندا کوفرێکی کرد دوای ئیمانی هێنایەوە دەستنوێژی هەر ماوە بەبەرجێ دەستنوێژی نەشکابێ لەو ماوەیەدا وازحەوە بەڵام تێموم نا تێموم بەتاڵ دەبێتەوە ئەنجا بابەتیشی کە دێتە پێشە بڵێن بابەتی جەبائیر بابەتی جەبائیر جەبیرە لە ئەسڵدا ئەو دار و تەختە و شتە بوون کە لە ئەندامی شکاو دەبەسترا بۆ یەک بگرێتەوە جەبر یەک بوونەوە و چاک بوونەوەی ئێسکە ئەوە جەبیرەیە لە منەوە دوایی لە دەستەواژەی فوقەها لەفاف و پەڕۆ و گەچ و هەمووی دەگرێتەوە ئەوە کە لەسەر ئەندامێک دانراوە بۆ چارەسەر و عیلاج وصاحب الجەبائر ئەوەی خاوەنی ئەوەیە طبعا بتوانێ لای ببا دکتۆر پێی وتوێ ئاساییە لاشی بێتە ڕیشی کەی قەیناکە دەبێ لای ببا برینێکی خەفیف و سادەی هەیە هیچ مشکلی نییە پلاستەری پێوێ لای دەبا دەستنوێژ بە تەواوی دەگرێت و پلاستەرەکەی دوای دادنێتەوە بەڵام کە نەدەگونجا لای ببا دکتۆر پێی وتبوو نابێتە ڕ بێ برینێکی قورسی هەبوو شکاوە گەچی پێوەیە ئەوە چ دەکا أبو شجاع رحمة خوالي بدفرميه وصاحب الجبائر يمسح عليها خاوني جبيرة دستي تري بسر ده دهني ويتيمم تيمم يتشال دقرينا بال دست نجكي انجا ويصلي انجا نجدكا ولا إعادة عليه يبارك نجي للسرنية إن كان وضعها على طهر أجر كاتي داينابو أو ينبو دانابو دست نجي هو بي ڕاستی ئەو مۆزوعە زۆر فراوانترە لەوە وشدان زۆر بە مختصری ناوی ئێمە پۆختەیەکی دێنین ئینشاء الله تعالى ئێمە دەڵێین ئەو مەسەلە دوو لەتی هەیە لەتی چەند چۆن دەست نوێژ دەگرێ لەتی چەند حکمی نوێژەکانی چێ دوای دووبارەی دەکاتەوە یا دووبارەی ناکات جارێ چۆن دەست نوێژ دەگرێ بەڕێزان وا دابنێن جەبیرێک دەستی ڕاستی لە گەچ نراوە
دەستی ڕاستی لەگەل سنراوە ئاسایی نیەت دێنێ و دەم و چاوی دەشوا و کە گەیشتە ڕاستی دەستی ڕاستەی دەستی شتەڕی بەسەردا دەهێنێ هەل ئێستا هەر لەو ڕاستە تەیەممومە چیش دەکا تێمەش دەکات لە بری پڕکردنەوەی ئەو خەلەی لە دەست نوێژەکەداهەیە ئەو جاوەیەکی ئاسایی دەشوە ئەو جاوەیەکی چی ئاسایی دەشوە چۆن ئەوەی کردەوە ئاسایی لە ناو دەست نوێژەکە لەو فەڕەزنا گەچێک عجووری زۆر کردو دەست و ڕاست دەست و قاچی پێگەشکاوە دەستیشی قاچی چەپەی لەگەڵ دەستی ڕاستیشکە لە ڕاستی هەر یەکەیان تەیەممومێک دەکات بە ئەندازەی ئەندامە پێچراوەکانی تەیەمموم دەکات تەنها ئەگەر هەموو ئەندامەکانی پێچرا بوون یەک تەیەمموم بەسە هەموو ئەندامەکانی دەستنوێژی پێچراون یەک تەیەمموم بەسە بکات لەبەرە داشتێکتان هەمجە مامۆستا محمودی ئازادی حەفیظەه الله تعالى وەڕعاه بۆی جەڕامەوە مامۆستای مدەریس بە ڕەحمەت بێ هەتا وەفاتی کردن بە قامیش دەینووسی زۆر باڕی و قەڵەم زافشتە نەبوو قامیش مامۆستا محمودی ئازادی فەرمی ئەمن قامیشەکانم بۆ ڕێک دەخست و بۆم دەبردن بۆ بەغدا جارێک چووم لە لای دانیشت بووم پیاوە کاتی مامۆستا کوڕێکمانەیە حاڵتیشی وایە دکتۆر گوتوێتی نابێ ئاو بە بەدەنی پێ نابێ بۆ هەر عوضوێکی دەستنوێژی تەیەممومێک بکە چی دەبێت بۆ هەر عوضوێکی دەستنوێژی تەیەمموم بکە مامۆستا محمود فەرمی ئەمنیش پێم گوت جەنابی مامۆستا ئیعانە صاحبی ئیعانە دەڵێ ئەگەر هەموو بەدەنی نەدەبوو ئاوی بەرکە یەک تەیەمموم بەسە لەو حاڵت چی ڕاوە تەماشای بکەم چوو تەماشای کرد و هاتەوە چی ئەوەیە کە مەلا محمود دەستی لە پشتام ئافرین کوردستان بۆ خەوت و مەلات دەست خۆش ڕەحمەتی خوا لە مامۆستای مدەریس مفتی وڵاتێکە بەو سادەیە فتواگەی خۆی دەگۆڕێ ناڵێ ئەوەی گوتم ئەوە ڕەئی ڕاجحەکەی بەس تەسلیم بوو تسليم بالفعل أول شيء صح تمام تسليم أو من قلت ما هو نبو رحمه الله تعالى وحفظ شيخنا باش أو شون دز نوش دقري ولا تيكم لا يدوم أي نوجك هاني برزان أو جبيرية يا بأندامي شي تيمم ويا يا بأندامي شي تيمم ونية ئەندامی تێموم چ بوو دەم و چاو دەست یا بە ئەندامیشی تێمومەوەیە یا بە ئەندامیکی تێمومەوە نییە ئەگەر بە ئەندامیکی تێمومەوە بوو لە هەموو باران کەلی کردەوە نوێژەکان دووبارە دەکاتەوە هەموو بارێک ئەگە بە ئەندامش تێموو وەک بە دەم و چاو یا بە دەستیەوە بوو ئەو جەبیڕێ لە هەموو باران دوای کەلی کردەوە نوێژەکانی دووبار دەکاتەوە بۆ چکە نە ئاوی دەست نوێژەکەی گەیشتوەتێ نە تۆزی تەیەممومەکە تێگەیشتی یاشێ ئەگەر بە ئەندامێکی تەیەممومەوە نەبوو بە ئەندامی دەست نوێژەوە بوو بەس بە ئەندامی تەیەممومە وەکو قات سێ حاڵەتی یان پێچەرەکە دەقا و دەق ئاستی برینەکەی گرتووە بەس برینەکەی گرتووە هیچ دیکەی زیاتر دانەپۆشیوە ئەوە لە هیچ بارەک نوێژەکانی دووبارە ناکاتەوە ئەگەر بە ئەندامی تەیەممومەوە نەبوو بەس ڕاستی برینەکەی گرتووە ئەگەر لە ڕاستی برینەکەشی زۆر زیاتر گرت بوو زەڕوەتی عیلاجی جاریوان بەتایبەت سووتان کەمێکی سوتاوە دکتۆر زۆری بۆ دەپێچن ئاستی برین و خەلەلەکەی زۆر زیاتر گرت بوو ئەوە لە هەموو بار نوێژەکەی دووبارە دەکاتەوە ئەگەریش ئاستی برینەکەی بەس بۆ گرێ و بۆ خۆگرتن بەجێهێشت بوو ئاستی برینەکەی بەس بۆ گرێیەکی لێ بدریا بەس بۆی خۆی بگرێ لەزگەکە خۆی بگرێ بەس ئەوەندەی بەجێهێشت بوو ئەگەر لە کاتی دانانی دەستنوێژی هەبوو بوو دوایی نوێژەکانی دووبارە ناکاتەوە ئەگەریش دەستنوێژی نەبوو بوو دوایی نوێژەکانی دووبارە دەکاتەوە دا هەموونا خەتیشی بەژێر ئەو هەموونایان لا هەندێک لەوانەیە کە دڵێن وەڵام مەزهەب ناخوێن و فقهی دەلیل و ئەوانە لەبەرەوەی بۆ مۆزوعانە ناوێرن
سەرمان سووکە و خەلاص لە کۆڵ خۆ بکەوە پێی وایە ئاسانەکە ڕاجحترە بەردەوامێنی هەموو کات ئاسانش وانە شەر نییە وابێ ئەوەی دوای ئینشاءڵڵا هێڵکاری بکەن ئینشاءڵڵا ئاسان ئینشاءڵڵا تعالە مشکلەمان نیە لە حاڵی لە حاڵانە شێخ ئەحمەد باشە مە گوتمان ینی ئەگەر لە ئەندامی تێمومدا نەبوو نیە ئەگەر لە ئەندامی تێمومدا نەبوو وەکو بەقاچەوە بوو یا پێچەرەکە بەس ڕاستی برینەکەی گرتووە لە هیچ حاڵی نوێژەکانی دووبارە ناکات یا زۆر زیاتری لە برینەکە گرتووە لە هەموو حاڵان نوێژەکەی دووبارە دەکاتەوە یا بەس قەدری ئیستیمساک عولەما مەذهب قەدری ئیستیمساک بەزەوەی خۆ بگرێ لەزگەیەکە خۆ بگرێ گریکی لێ بدرێ ئەوە چی ئەو ئەگەر دەستنوێژی هەبوو دوای نوێژەکانی دووبارە ناکاتەوە کە ئەو شتیان بۆ دانابوو کە تیان خست بوو دەستنوێژی هەبوو دوای نوێژەکانی دووبارە ناکاتەوە ئەگەر نا نوێژەکانی دووبارە دەکاتەوە باش ئەوە باسی جەبائیر تەواو دینەوە سەر ئەسڵی مۆزوع کە تەیەممومە رحمه الله دڵێ ويتيمم لكل فريضة بۆ هەموو فەرزێکیش بۆ هەموو فەرزێکیش تەیەممومەکەی دووبارە دەکاتەوە تەیەممومیش نوێ ئاوا چونکە تەیەمموم یەک فەرزی پێ دەکری بەڵام ويصلي بتيمم واحد ما شاء من النوافل لە نەوافل لە سنەت بە یەک تەیەمموم هەرچەندی بوێ سنەت دەکات بۆ نوێژی نیوەڕۆ تەیەممومی گرت نوێژی نیوەڕۆشی پێ دەکات لە دوای نوێژی نیوەڕۆ چەند دەدەوێت بۆ خۆت بامان تەیەمموم سنەت بەڵام بۆ نوێژی عەسر تەیەممومەکەی دووبارە دەکاتەوە بۆ چونکە تەیەمموم بێ دەستنوێژی لا نابە بەڵکو نوێژ حەڵاڵ دەکا باش لە پاڵ ئەوە بابەتیشی ئاسانمان هەیە کە ئاڵۆز نییە مادام تەیەمموم تەواو ئاسانە ئینشاءڵڵا لەسەری خوین تەفسیلێکە لە باسی بەیانی نەجاسات و چۆنێتی لابردنیان پیسی و خاوێنکردنەوەیان فصل رحمه الله دڵێ وكل مائع هەرچی شلێ مەبەستی تەڕایەتیە هەرچی تەڕایەتی خەرەجە من السەبیلەینی لێکێ لە دووکنەکەی ئینسانەوە دەرچێ نەجیسون پیسە شتە پیسە بەرجەستە بکەوێ پیسی دەکا بەرجل بکەوێ پیسی دەکا ئەنجا نەجیسە پیسە متەنەجیس نییە پیس بوو نییە خۆی نەجیسە پاچیش ناکرێتەوە ئیلا المەنی تەنها مەنی نەبێت مرۆڤێکی پاشی لێ دروست دەبێت ناکرێت پیس بێت ئیلا المەنی مەنی پیس نییە کابوو بەرجل کەوت و جل وشک بوویەوە بەجلەکەەوە وشک بوویەوە نەشۆرە نوێژی پێوە دەکرێت نوێژی پێوە دەکرێت لە پاڵ ئەوە وغسل جميع الأبوال والأرواث واجب شۆردنی هەموو میز و پیساییەک ڕەوث واجبە هی مرۆڤ یا غەیری مرۆڤ شۆردنی واجبە إلا بول الصبي الذي لم يأكل الطعام تەنها میزی منداڵێکی نێرینە کە دوو ساڵی تێنەپەڕاند بێ و جگە لە شیریش هیچی دیکەی نەخوارد بێ میزی ئەوە پیسە بەڵام پێویستی بە شۆردن نییە ناشۆدە پێویست ناکە ئەو جلە بە تەواوی بشۆردرێ میزی منداڵێکی نێرینە کە چی کە خوارد و ساڵان بێ و یعنی هیچی نەخوارد بێ یعنی جار جار کەمێک کەیشی درابێت دەست مشکلی نییە بەس خواردن هێشتا جەم نەخوا هێشتا نانە ئەو شیر نای لە شەرمانجێ لە شیر کرابێتەوە نازانم یا پراغی بدنێ ئەوە نە وام کەم کەمەش لە تێمیوەیشی هەڵدراوەتە سەرزار کۆر شیرینیشە ئەو قەینا مشکلی نییە بەسما ئەوە نیە هەرجگە لە شیر یەک شتێنێت و بێتە سەردە ئافەرین على سبيل التغذي غذائي بێ پێی بژی هیچی دیکەی نەخوارد و جگە لە شیر ئەری بە چ باک دەبێتەوە ئەوە فإنه يطهر برش الماء عليه بەس بە پرژاندنی ئاو بەسەریدا پێویستی بە شۆردنێک نییە کە ئاوی لێ بچۆڕێتەوە بەس بە پرژاندنی ئاو بەسەریدا فإنه يطهر برش الماء عليه ولا يعفى عن شيء من النجاسات هەرچیەک پیس بوو دەبێ بشۆرێ
عفوی تێدا نییە. إلا اليسير من الدم والقيح، دم خوێنە، قەیح چێم و زوخاوی برین و زیبکە و ئەوانەیە. یەسیر و کەمێک نەبێتەوە، یەسیر کەمێکنەوە. کەمەکەی چییە؟ ئەوەندە نەبێت کە شۆڕ ببێتەوە بە ئەندامەکەدا، هەر لە سەری دەرکردو و کەمێکە دڵۆپێکە بە شێوە نییە شۆڕ ببێتەوە. ئەو کەمە شۆردنی واجب نییە. چی دیکەش؟ وما لا نفس له سائلة. نفس لێرە بەمانای خوێن، بەمانای خوێندێ و عەرەب نفس بەمانای خوێن بەکاردەهێنێ. سەمەوئەل دەڵێ تسيل على حد الضباط نفوسنا وليس على غير الضباط تسيل. خوێنی ئەمە بەس بەسەر شمشێردا دەچۆڕێتەوە خوێن. کەوابوو ئەو گیان لە بەرەی خوێنێکی نییە کە سائل بێ لە کاتی لێکردنەوەی ئەندامێکی لی بچۆڕێ و لی بڕوا، وەکو قالۆچە، وەکو مێشهنگ، وەکو زەنگە سوورە زەردەواڵە، وەکو سیسرکە، وەکو دوو پشک. ئەوە ئیذا وەقع فی الئیناء، کەوتە ناو قاپەوە، کەوتە ناو شلەوە وەماتە فیه، تێیدا مرد، خۆ دەبێتە مردار، بەڵام فإنه لا ينجس، بەوە پیس نابێت، فڕی دەدا و دەتوانێت دەستنوێژی پێ بگرێ. مەسەلەن اینجا والحيوان كله طاهر، هەموو حەیوانێک لە حاڵەتی ژیانیدا پاکە، إلا الكلب والخنزير، سەگ و بەراز نەبێ. وما تولد منهما، ئەوەی لەو نێوانە لە دایک بووە، ئەو من ئەحەدیهما، یا دایک یا باوکی بەرازە و پاچیش نابنەوە، طبعا لە خودی خۆیاندا پیسن. ئەنجا دڵێ والمەیتەت، و بەرامبەر ئەوە هەموو ئاژەڵێک بە مردارەوە بووی، زانیمان مەیتە مردارەوە بوو چییە؟ كلها نەجیسەة، هەر هەمووی پیس، إلا چ نەبێ؟ السەمەک. سەمەک یعنی لێرە نە، لێرە سەمەک یعنی هەرچیەک بەس لە ناو ئاودا بژی، هەرچیەک بەس لە ناو ئاوێدا بژیێ. با ناویشی لێ بنێن سەگی دەریا مەسەلەن، ئەوە ناوە بەس خۆ سەگ نییە، ئەوە پاکە، مردارەوە بووی پاکە. نزانم کە ماسی ڕاو دەکەین سەری دەبڕین؟ نە، مرداری پاکە. والجەراد، هیچ ئیشکالی نییە، بۆی زووتر بمرێ و نەخەنجێ بەو هیچ هەر چۆن بکوژرێ مشکلی نییە، چون بەس باشتر وایە چۆن ئیذا قەتەلتم فەئەحسینوا القتلە، چۆن کەمتر ئازاری هەیە ئەوها. جاری واشێ هەیە شارەزاترە ڕاستی دڵی دەزانێ و چەقویەکی لێ دەدا و بەهەرحاڵ والجەراد وەکولەش، کولە بە مردارە و بوویش پاکە و دەشخورێ. والئادەمی، و مرۆڤیش بە مردوویی پاکە، لە ژیانیشیدا و بە مردووییتیش هەر پاکە. ئەنجا ويغسل الإناء من ولوغ الكلب والخنزير، إناء قاپ و قاچاق و غەیری ئەوەش. ولوغ یعنی خواردنەوە بە سەری زمان، بە دەمتێنان بە زمان، چۆن سەگ ئاو دەخوات، ئەوە ولوغ. بەڵام ئەوە قەید نییە، یعنی هەموو تەڕیەک مەبەستی هەموو تەڕیەکی سەگ و بەراز بە تەڕی بەشت کەون، یعنی بەدەنی تۆ تەڕبێ ئەوان پێی بکەون، یان ئەوان بەدەنیان تەڕبێ و بە تۆ بکەون، یان شتێکەوە. بەڵام بە وشتی نا، یەکێک بە وشتی دەست دەداتە سەگەک کە سەگەکەش وشکە، بەوە پیس نابێ بە وشتی. بەڵام ئەوان تەڕبن یا ئەو شتەکە بەریان دەکەوێت تەڕبێ و زمانیشان بەردەوام تەڕە، زار لە هەر شتێک بنێن پیس دەبێت، گڵاو دەبێت، بە چ پاک دەبێتەوە؟ دەڵێ یوغسەل الئیناء، قاپ قاچاق و غەیری ئەویش دەشۆرێ 7 مرات، 7 جار، ئیحداهن یەکێک لەو غەسەلاتانە لەو شۆردنانە بالتراب، دەبێت گڵی لەگەڵ. بەڵام بە قوڕ نا ئەزیزان، هەناک هەر قوڕی بۆ بگرێتەوە، قوڕی لێدا ئەو ئاوەی یەک لەو جارانە تۆزێک گڵی تێ دەکەی هەتا دەبێتە لێڵاو، لێڵ دەبێت، لێڵ بەوە دەشۆرێ، نەوەگەانی هەر قوڕی وەجردەوەتی هەڵسووی، نا گڵ دەکەی ناو ئاوەکەوە هەتا لێڵ دەبێت، دەبێتە لێڵاو تقریبن، یعنی ڕەنجی تەواو دەگۆڕێ، ئەنجا بەوە دەشۆرێ. یەک لەو جارانە باشتری جوایە لە مەزەبی ئێمەدا یەکەم جار بێ. ويغسل من سائر النجاسات، غير ئەوە لە نەجاسەتەکانی دیکە، پیسەکانی دیکە،
مرة يقدر دشوري بيسيغاني ديك تأتي عليه وكي بسردا بروا نقو بخريتنا أو شتي بيس بخريتنا أو قش بيس دكا بس وكبسر شتا بيسا كدا رويش باشي دكاتو ودروا. والثلاثة أفضل عادة سيزار شوردن باشترى سنة والثلاثة سيزار شوردن باشترى كاو بوما دركوت بيسي سيزور بيسي آساي يقدر دشوري نجاسي مخففة خفيف بيسي بشوردن بس بسدا رشدكين ملين ميزي من دالك كبو شرطانة نجاسي مغلظش بيسي أستورتشيا بيسي كلب وخنزيرة كبيسي بحاول جار شوردن جاري كان بقلبي انجا. وإذا تخللت الخمرة بنفسها اگر خمرة عرق بو خوي بو خل بو السركة باسي عرق دكا كجاران دقو شراب السروشتي او هم مادة كيميائية وشتي او دبو اگر هو عرق وشتي يصل دفروشتي او نابته السركة اگر عرق بنفسها بو خوي ببيوي هيجي تيبكري بو السركة شون نزاني بوتا سركة تعقيبك إنه دلين علماء فرميانا بآقري دابكي سركة كالبناكا طالما عرق كالبناكا بآقري داك لا وكالبينا قد يالا بوتا خمرة إذا خوش وادرنتي. وإذا تخللت الخمرة بنفسها قبل بيه هيج تيبكري بو خوي بو بوا طهرت يا طهرت أردوك طهر طاق دبيته طهر خلاص. وإن خللت بطرح شيء فيها أجر كراية خل أجر كرا بخل بطرح شيء فيها بتيكنيشتك لم تطر بوا باك نابيتوا باش ما ندرز في ما زر الحمد لله رب العالمين سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب